بەناوی خوای گەورە وەکو دکتۆری نەشتەرگەری دڵ دەمەوێت باسی بابەتەی زۆر باو بکەم لەناو نەشتەرگەری دڵ ئەویش چاندنی دەمارەکانی دڵە. نەشتەرگەری چاندنی دەمارەکانی دڵ بەڕاستی لە ئەو نەخۆشانەیە کە دەمارەکانی دڵیان دەگیرێ یان مەسەلەن 100% مەسەلەن تەواو قەتا دەبی یان ئەوانەی کە تەسک بوونەوەیان هەیە ڕێژەکەی دەگاتە 170 ئەو جەچ مەسەلەن 1 دەمار یان 2 دەمار یان 3 دەمار بۆ ڕێکانی خینی ئەوانی کە خوین لە بۆ دڵی ئینسانی دەبا ئەوانە پێویستیان بەو نەشتەرگەریانە دەبی. هەندێک جار لە ئەستای قەستەڕەی ئەو نەخۆشانە کە تەبعاً پێش وەخت ئەو نەخۆشانە قەستەڕەیان لەو دەکرێت ئەو قەستەڕەیە دەری دەخا کە ئایا ئەو نەخۆشە پێویستی بە چەند دەماریە و دەمارەکانی چەندی گیرایە و ئایا بە قەستەری دەبیتەوە یان ناویتەوە. زۆر نەخۆشەیە دەبینی پێویستی شەبەکە و باڵۆن دەکا مەسەلەن بە قەستەری دەبیتەوە دەمارەکانی بە قەستری دەبیتەوە بەس مەجموعە نەخۆشێکی شەنە لەوانە کە شەبەکە و باڵۆن لۆیان نابی یعنی ئیستیفادە ناکەن لە شەبەکە و باڵۆنی بە تایبەتی ئەوانەی کە 2 دەمار زیاترن ئاتەن شەبەکە و باڵۆن لۆیان زۆر باش نییە چونکە نەخۆشە گەیشتە 3 شەبەکەی مشکلەیە یان ئەوانەی کە سوکەریان هەیە یان ئەوانەی جێیەکانیان مەسەلەن دەکەوتە سەر گۆشەی دەمارەکان مەسەلەن گۆشەکانیان 2 دەمار پێکەوە مەسەلەن پێکەوە یان ئەوانەی کە لە زۆر دەمارەکانی جیرانەکە مەسەلەن دەبینی لە جێیەکی زۆر حساسە شەبەکە لۆی نابی ئەوانە پێویستیان بە نەشتەرگەری دڵە. ئەوزە بەنسبەت نەشتەرگەری دڵ لە بۆ چاندنی دەمارەکانی دڵ ئاتەن زۆربەی زۆری نەخۆشەکانمان دەبینی دڵیان باشە عەزەڵی دڵیان زەعیف نەبووە ئەوانە نسبە نەزاحەتیان لە 95 زیاترە 100 مەسەلەن 97 98 بەس خەتەریاتی بەنجە عامەکەی دەبی ئەوەکەی کە خەتەریاتی بۆ نوعی تێدا نییە بەنسبەتە من مەسەلەن کە ئیش دەکەم الحەمدوللا نەخۆشەکان زۆربەی زۆری وەزعیان باشە ئەوانی کە عەزەی دڵیان زەعیفە ئەسڵەن نسبە نەزاحەتی 190 مەسەلەن دەبینی ئەمەلیاتەکە خەتەریاتی زیاتر تێدایە بەس نقطەی زۆر میمەیە ئەوانی کە پێویستیان بە عملیاتە ئەوانی پێویستیان بە نەشتەرگەری دڵە لە بۆ چاندنەوەی دەمارەکانی دڵ ئەوانە زۆر ئەمەلیاتەکانیان زوو بکەن تاخیری نەکەن چونکە زۆر کات کە تاخیری دەکەن لە ئەسنای تاخیربوونەکە دەبتە جەڵتەی دڵ ئەو جەڵتەی دڵە بەڕاستی مشکلی زۆر گەورە دروست دەکا ئەگەر پێش ئەمەلیات نەخۆشەکە جەڵتەی دڵی لێ بدا نسبە نەزاحەتی دێتە خوارێ دەبتە 170 کەمتریش لەوانەیە بەس ئەگەر لە وەختی خۆی بیکە کە قەستەرەکەی کردیە و وەختی خۆی مەسەلەن وەختێکی کەمی بەسەدا بچی هەفتەک 2 هەفتەی زیاتری بەسەدا ناسی بیکاتن ئیستیفادەی زۆر دەکا مەسەلەن نەکردنی ئەمەلیاتەکەی مەسەلەن زۆر جار نەخۆش دەرێ دکتۆر من هاتیە نەخۆش دەپرسی دەڵێ دکتۆرە من نسبە نەزاحەت چەندم نەدەیە دەرم نسبە نەزاحەت 95 زیاتر دەدەوێت بەس مشکلەکە چییە ئەگەر نەیکەی مشکلەیە ئەگەر نەیکەی خەتەریات لەسەر دڵت و لەسەر ژیانت 150 زیاترە یعنی نسبەکەی زۆرە مەسەلەن ئەوانەی کە پێویستیان بە نەشتەرگەری دڵە نەشتەرگەری دڵ نەکەن خەتەریاتەکە لەسەر ژیانیان و لەسەر دڵیان کە دڵیان عەزەڵی دڵیان زەعیف بکە 150 زیاترە فەنسبەکە گەلە زۆرە خەتەریاتەکە لە بە هەندێک ئەوانەی ئامۆژگاریان دەکەم ئەوانەی کە پێویستیان بە نەشتەرگەری دڵە دەمارەکانی دڵیان گیرایە بە زووتری کات بیکەن تاخیری نەکەن چونکە مۆزوعەکە عیلاقەی بە ژیانی ئینسانەکەی وێ هەیە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی